کوڕی ئەو مامۆستای ئەردۆغان لێی هەڵگەڕایەوە دەوێت تۆڵەی باوکی بکاتەوە. هاوپەیمانێتیە نوێ ئیسلامیەکە شوێن بە ئەردۆغان لێژ دەکات ئاماژەکانی هەڵبژاردننی پێشوەختەی سەرۆکایەتی کا پێشبینێ دەکرێت ساڵی داهاتوو بەڕێوە بچێت تا دێت ڕوونتر دەبنەوە لا نێوەندی قەیرانە چەقبەسوەکانی ئابووری و پاشەکشەی ئاستی جەماوەری ڕەجەب تەیب ئەردۆغان ئێستا جەمسەرێکی نوێی ئیسلامی خەریکە نەخشەی سیاسی تورکیا سەرە و بن دەکات. فاتح ئەربەکان سەرۆکی پارتی سەر لە نوێی ڕەفاح کوڕی نەجمەدین ئەربەکان باوکی ڕۆحی ئیسلامی سیاسی و مامۆستای یەکەمی ئەردۆغان سەرکردایەتی هاوپەیمانێتیەک دەکات کە وەک کوتلەی سێم و ڕکابەرێکی سەرسەختی ئەردۆغان دەردەکەوێت. ئەربەکان کە خاوەنی پێگەیەکی جەماوەری پارێزگار و ڕەگ و ڕیشەیەکی مێژووییە لا چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا بە زمانێکی یەکلاکەرەوە ڕایگەیان ئێمە ئەزموونی ساڵی 2023 لەگەڵ پارتی دەسەڵاتدار دووبارە ناکەینەوە و چیتر نابینە دار بەدەستی دەسەڵاتێک کە لە خەمەکانی خەڵک دابڕاوە. ئەم پەیامە وەک نەخێرێکی گەورە بوو بۆ هەوڵەکانی ئەردۆغان ئەوەی ئەم جوڵەی ئەرباکانی زیاتر مەترسیدار کردووە ئەو پشتیوانیە پێشوەختەیە کە لەلایەن پارتی سەعادەت ڕێبەرە نوێیەکەی مەحموود ئەرکانەوە پێی گەیشتووە. ئەم دوو پارتە ئیسلامیە لەگەڵ پارتی ئایندا بە سەرکردایەتی ئەحمەد داود ئۆغڵۆ و پارتی دەڤا بە سەرکردایەتی عەلی باباجان خەریکی ڕەنگڕێژکردنی هاوپەیمانیەکی چوارقۆڵی ئیسلامین. ئەم هاوپەیمانیە نوێیە نەک تەنها وەک ڕکابەر بەڵکو وەک کودەتایەکی سپی بەسەر میراتی سیاسی ئەردۆغاندا دەبیندرێت چونکە هەموو پێکاتەکانی ئەم بەرەیە لە ڕەحمی هەمان ئەو قوتابخانە سیاسیەوە هاتوون کە ئەردۆغان تیایدا پێگەیشت. بەپێی خوێندنەوەی چاودێرانی دۆخی تورکیا ئەگەر ئەم بەرە ئیسلامیە نوێ بە فەرمی ڕابگەێنرێت ئەوە ئەردۆغان ڕوبەڕووی قورسترین تاقیکردنەوەی دەبێتەوە چونکە ئەم جارە ڕکابەرەکەی نەک تەنها عەلمانیەکان باڵکو ئەو میراتگرە شەرعیەیە کە دەیەوێت تۆڵەی باوکی وشکۆی ئیسلامیە تەقلیدیەکانی لە شاگردە کۆنەکەی باوکی بکاتەوە.